خوای گەورە میێرەبان پێناسەی ژیانی دنیامان بۆ دەکات. دەفەرمێ اعلموا أنما الحياة الدنيا لعب ولهو. بزانن ژیانی دنیا یاری و گاڵتە و گەپە، وەکو یاریەک وایە، وەکو گاڵتە و گەپێک وایە. ئەمە خوای گەورە ئاوا پێناسەی ئەم ژیانەمان بۆ دەکات. هیچ سوودێکی نییە بۆ کەسانێک کە ڕێگای خۆیان نەگرتووە. زۆر بە سوودە بۆ کەسانێک کە ڕێگای خوای پەروەردگاریان گرتووە. خەڵکی وا هەیە بە 15 ساڵ، بە 20 ساڵ، بە 25 ساڵ بە تەمەنی خۆی توانی بەهەشتی خوا بەدەست بێنێ. کەسانێکی زۆریش بە سەتەها ساڵ نەیانتوانی ڕەزامەندی خوا بەدەست خۆیان بهێنن. ژیانی دنیا وەکو یاریگایەک وایە، وەکو ساحەیەک وایە. ئەوەی بیباتەوە یاریەکە بەرێتەوە، بێگومان ئەم ژیانە یاریە بۆ بەهەشت دەڕوات. ئەوەش یاریەکە بدۆڕێنێ خەسارەتمەندە و بۆ جەهەنم دەڕوا. کەواتە خوای گەورە دەفەرمێ ئەم ژیانە گاڵتە و گەپێکە، یاریەکە. چۆن مناڵێک گاڵتە و گەپێک دەکا و کۆتایی پێدێت، چۆن تۆ یاریەک دەکەی و کۆتایی پێدێ، ئەم ژیانیش بە هەمان شێوەیە. کەواتە لای خوای گەورە هیچ نرخێکی نییە، چونکە دەفەرمێ لعب ولهو، گاڵتەیە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ من لە چاو دنیادا وەک چی وایە، من و دنیا ئاوهاین، ئابەم شێوەیەین. وەکو کەسێک وایە سوارێک ڕێبوارێک بڕواتە بن دارێک، چەند سەعاتێ لە بن سێبەری دارەکەدا دابنیشێ و پاشان بڕوا. ئەم ژیانش بە هەمان شێوەیە. ئێمە ئێستا حالیەن لە بن سێبەری دارەکە داین، بەڵام ئەوانەی پێش ئێمە کە مردن ڕەحمەتیان لێبێ ئەوان سێبەرەکەیان بەجێهێڵا. کەسانێک شێ لە دوای ئێمەوە دێنە سێبەرەکە و بە هەمان شێوە ئێمە ئەوانیش بەجێ دەهێڵن. بۆیە سەرکەوتوو ئەو کەسەیە، عاقڵ ئەو کەسەیە لەم یاریەدا، لەم گاڵتە و گەبەی دنیادا بیباتەوە. خەسارەتمەندیش ئەو کەسەیە دەیدۆڕێنێ. خوای ڕەمەزان و غەیری ڕەمەزان هەر یەک خوایە، ئەڵڵایە. ئەم ژیانە مەکە هۆکارێک بۆ بەدبەختی هەتا هاتای قیامەتی خۆت. ئەوە ژیانی دنیاە.